خۆشەویستان دڵنیام کە ڕۆژانە کاتێک گوزەر دەکەین بە شوێنەکاندا منداڵێک دەبینین کە کار دەکات و ڕەنگە زۆر بمان ئەو بێتە پرسیار لامان کە بۆچی ئەم منداڵە ناتوانێت وەکو هەر منداڵێکی تر مافی خوێندنی هەبێ مافی ئەوەی هەبێت کە ژیانێکی شایستە بخۆی ژیانێکی منداڵانە بژی بۆیە بیرلەوە کراوەتەوە کە ڕۆژێکی جیهانیدا بنرێت بە ئەوی برنگاری ئەو کارکردن بینەوە کە منداڵان تووشی دەبینەوە چونکە دوجار ئەمە زەرەر و زیانێکی زۆر بە منداڵان دەگەێنێت منداڵ پێویستەکە کە مافەکانی خۆی پێ بدرێت باسی ئەم ڕۆژە جیهانیە دەکەین و پێویستە چی بکرێت چۆن هاوکاری منداڵان بکرێت بۆ ئەوی کە لەو ڕۆژانەدا بەڕاستی کار نەکانی خۆت بەرەنگاری ئەو دیاردێ بینەوە بە میانداری بەڕێز کامەران لەتیف بەڕێوەبەری سنتەری بەرگری لە مافەکانی منداڵانی کوردستان کامەران بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت باشە دەبینین دانانی ڕۆژێکی جیهانی بۆ هەر بابەتێک گرنگی ئەو بابەتە و پێویستی ئەو بابەتە دەرەخات بەڕاستی ڕۆژی بەرەنگاربوونەوەی ئیشکردن بە منداڵانیش ئەم ئەهەمیەتێ هەیە و پێویستە بەرەنگاری ئەو دیاردێ بینەوە بەڵێ دووبارە دەستان خۆش بێ سپاستان دەکەم ڕۆژی بەرەنگاربوونەوەی کارکردنی مناڵان یەکێکە لەو ڕۆژانەی کە پێویستە و زەڕورە کە سەر لە نوێ بە یاسا و بەو یاساوی پاراستنی مناڵانەی کە دانراوە پێشتر پیاچوونەوەی بکرێت و لە ئاستێکە بەرفراوان بە شێوەیەکی وا دابنرێتەوە کە مناڵان با بڵێن نەکەونەوە نێو بازاڕ و ئینەکان ئێمەمانوێت سەرەتامەوێت باسی ئەوە بکەم کە بۆچی مناڵان کار ئەەکەن یاخۆت ئەو هۆکار و فاکتەرانە چین کەوا لە مناڵانەکەن بکەونە نێو بازاڕەکان و نێو شەقامەکان و کارکردنیانە هەڵبەت ئێستا کە مناڵێکی زۆرە بینین لەسەر شەقامەکان لە خەریکی کارکردنن و بەتایبەت ئەمەش لە کاتێکا زیاتر دەرەکەوێت کە مناڵەکانە کەونە وەرزی هاوینەوە و دوورەکەونەوە لە قوتابخانەوەیانەوە پشوە هۆکارێکی بۆ چێگەڵێتەوە ماڵبەستە کامەران ئێوە کوبەڕێوەبەری سنتەرێکە لەو بوارەیە کارەکەن بۆ چێگەڕێنەوە بەڵێ هەڵبەتە مەسەلەی فەلسەفە و پەروەردەی ئەو وڵاتە یەکەماکە لەسەر چه بنەما و چه ئەساسیاتێک دانراوە چۆن ئەڕوانێتە مناڵ یاخود مناڵ کە کەسێکە بوونەوەرێکە کە ناتوانێت بەرگری لە خۆی بکات فەلسەفەی ئەو وڵاتە بۆ پاراستنی مناڵ لە چه ئاستێکایە ئەمە گرنگە واتە بەدێ ڕێگەتوانی کە باسیکەین مامەڵە و ڕفتاری هەر کۆمەلگایەک لەگەڵ مناڵانە ڕادی پێشکەوتوی ئەو کۆمەلگایە بەیانەکات کە لە چه ئاستێکایە بۆ نمونە ئەو وڵاتە پێشکەوتوانی کە با بڵێن مناڵان لە ئاستێکی باشتر و فراوانترە بەهرەمەندن لە کۆمەڵێک مافی خۆیان ئەمە فەلسفەی ئەو وڵاتە دەرەخات پەروەردەی ئەو وڵاتە دەرەخات کە لە چه ئاستێکە مناڵان بار ئەهێنن و چۆن پارێزکاری لە مافەکانیانەکەن بەڵام بەداخەوە ئەبینین لە کوردستان و لە ناوچەکە و لە زۆربەی شوێنی وڵاتانی تریش کە بە شێوەیەکی زۆر بەرچاو مناڵان کارەکەن مناڵان لێ ڕۆژگارێک لە 10 ساعت 12 ساعت بگرە زیاتریش مناڵانێکە لە تەمەنی 5 ساڵی بەرەوسەرەوە ئەمانە هەمووی لە نێو بازاڕەکانە زۆر بە ئاسایی کار ئەەکەن و لەو لە شۆدە سەڵات و با بڵێن حکوومەت هیچ بەرپرسیارەتیەکی لە ئەستۆنیە بۆ ئەوی کە مناڵانە وا بارێنەکان کار نەکەن و هەتاکو بە جۆرێک ئەگەر بێت و یاسایەکی شێبێت بەو دەرەجەیە ئاکتیڤ نییە بتوانێت مناڵان وا لێ بکاکە کار نەکەن باشە هیچ ئامارێک هەیە ینی ساڵانە هەر بنمونە ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆمەڵێک ئامار بڵاوە کاتەوە یاخود ئەتوانین بڵێن ئێمە ڕەنگە داتای جیهانیمان هەبێت لە کوردستانیش ئەم داتایانە هەن بەڵێ هەڵبەتە من لەوانەیە بڵم چەند ئامارێکم لا بوو کە ئەمە وەسعی مناڵان لە جیهانە پیشان ئاات کە ئەمانە هەمووی زۆر مەترسیدار و زۆر خەتەرێکە بە ئەتوان بڵین دیاردێکی جیهانیش نەک هەر دیاردێکی جیهانی بگرە ئەمە لەسەر بنەمای وڵاتە زلێزەکانی ئەو وڵاتانی کە سەرمایەدارین مناڵ یەکێکە لەوەی کە کرێکی کەمی پێ ئەدا و کارێکی زۆری پێ ئەکات ئەمە ئەبێتە سەرمایە و دەزمایەک بۆ ئەو کۆمپانیا زەبەلاحانی کە کار بە مناڵانەکەن ئەو شوێنانەی کە با بڵێن چکە مناڵ بەڕاستی وەختێکە کار ئەکات
بە توانایەکی زۆر ئەکتیڤە لە هەمان کاتیا بە کرێکی زۆر کەم ئەمە ڕێک زێدەباییە ئەچێتە گیرفانی ئەو کۆمپانیانەوە هەر بە پێی خودی و با بڵێن ئامارانی کە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی کاری جیهانی بڵاوی کردوێتەوە زیاتر لە 180 ملیۆن مناڵ لە جیهانە کارەکەن. باشەکەمە زۆر مەترسیدارە 73 ملیۆنیان لەو مناڵانە کاری زۆر قورس ئەکەن باشە 64 مناڵیان ڕەگەزی مێن کچن باشە و 88 ملیۆنیان کوڕن و ئەمە هەمووی هۆکارە بۆ ئەوی کە مناڵانێکی زۆر بە شێوەیەکی بەرفراوان ئەم دیاردەیە باشە بیر لەو کراتەوە لە کوردستانیش ئەم ئامارانە کۆ بکرێتەوە بزانین بەڕاستی ڕژی منداڵانی کار بەڵێ من پێشەوەی بێمە ستودیۆ بەڕاستی بەڕێز شوێستان هاان وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی کە باسی لەو ئامارانە کرد ئەلبەتە باسی لەوە کرد کە لە سلێمانی و هەڵەبجە 1466 مناڵ کار ئەکا بەڕاستی ئەمە من تەنها لە سلێمانی و هەڵەبجە 1466 من لێرە ئەمارە ڕەتەکەمەوە ئەو ئامارە زۆر زیاترە لەوە بەڕاستی بڕۆ ناوچەی پیشەسازی و مەنتیقە سناعی و بەرمزگەوتی گەورە بزانێت چەند مناڵە بینی کە کارەکەن بە ناچاری ئەمانە هەمووی ئەو ئامارە زۆر زیاترە لەوەی کە ئەو بەیانیەکات باس لەوە کاکە 121 مناڵ لە ئیداری ڕاپەڕین کار ئەکەن یاخود با بڵێن 1010 مناڵ لە سلێمانیە کارەکە ئەو یعنی ئەو ئامارانە بەڕاستی زۆر کەمن لە چاو ئەوەی کە خەڵک بەش هەرە ئاو بە شێوەیەکی سادەی و بە چاو کە بیان بینێت لەو نێو بازاڕەکانە دەبینی دەستفرۆشیەکەن کاری قورسەکەن کارکردن بەڕاستی مناڵ کە وەختێک کارەکە هەر ئەوە نییە کە کارەکە بکات تووشی دایان مامەڵی جۆرە بێتەوە یەکێک لەوانە مەسەلەی توندوتیژیە مناڵ تووشی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژیە بێتەوە ڕوبەڕووبوونەوەی هۆکاری تەندروستیە بێتەوە مناڵێک لە 12 سعات 10 سعات لەبەر خۆر و بەدەستفرۆشی و ئەمە کاریگەریە لەسەر تەندروستی ئەم مناڵە کامەران ئێوە ڕژەیەکتان لانیە بڵێن مناڵانی هەرێمی کوردستان بۆ نمونە زیاتر ئەو کارە ئەکەن چکە من بەڕاستی لە هەموو شوێنەکانە منداڵە بینین هەروەکو باس کرد لە ناوچە پیشەسازیەکان بگرێتە ئاگاتە دوکان و سۆپەرمارکێت و سەر شەقامەکان کە خەریکی دەستگێڕی و لە ناو بازاڕەکانە خەریکی شت فرۆشتنن ئامارێکتان لایە پێمان بڵێن ئەم مناڵان لە ئێستاە بەچیەوە زیاتر خەریکن چ جۆرە کارێکەکەن کە ئێمە کارکردن بۆ مناڵان ئەبێ قەدەغە بکرێ نەگەوەی کە بڵێ کارینی مناڵان و کار ئەم کاریان باشەمان خراپە کام باشە خراپە بەڵام ئەڵین ئامارێک پێمان بڵێن چ جۆرە کارێک ئەکەن بەڵێ تەمان ئاماری تازە نییە بەڵام بەپێ و ئامارەی کە خودی ڕێکخراوی مناڵ پارێز لە 2007 و 2010 بڵاوی کردەوە زیاتر لە 8000 مناڵ کارەکەن لە سلێمانی زیاتر بووە بەڵێ بێ و ڕێژەی زۆر زیاتر بێ من بە بۆ چوونی خۆم لەوانێ من لەوانێ لە 10,000 بێت بەڵام ئامارێکی دقیق ورد و کە فەرمی بێ و باوەڕ پێکراو بێت نییە لە بەردەسە سەبارەت بەوەی کە کارەکانیان چییە کارەکانیان هەندێکیان هەیە کە ئەتوانرێت پۆلێنیانکەن بۆ دوو بەشێکیانەوەیە کە خودی مناڵەکە لە نێو بازاڕ کار ئەکات هەمە چەشنە هەر لە دەستفرۆشیەوە هەر لە ناوچەی پیشەسازیەوە زۆرێک لە مناڵەکان لە نێو بەداوای لێبوردنەوە کە لە مەیدانی ئاژەڵان لەوێ کار ئەکەن ڕۆژانە خوێن ئەبینن ڕۆژانە سەربڕینی ئاژەڵ ئەبینن ئەمانە ئەبینن مناڵەکە خۆی ئاژەڵە کاگرێ بۆ کەسی کە سەرێ بۆ قەسابەکەی کە سەری ئەبڕێت دەستفرۆشیەکەن لە بەردەم مزگەوتی گەورەیە هەموو جۆرە کارکردنەکان تێکەڵە ئەمە بەشێکی تریشەوەیە کە با بڵین کارکردنێکە لەگەڵ کە سوکار و نزیکی دەرەجەیەکی خۆیان کارەکەن بۆ نمونە دوکانێکیان هەیە با بڵین کەسەکە سەنعەتکارە ئەمە کە بە تایبەتی لە پشووی هاوینە ئەم کەسانە مناڵەکان خۆیان ئەیانبن لەگەڵ بۆ خۆیان کارەکەن کە بە هەر حاڵ ئەوە شار کارکردنە ئەم دوو جۆرە کارکردنە هەیە هەتاکو ئەوەی ئەگاتەوەی کە جۆرێک لە مناڵان لە کارکردن خەتەرتر ئەکەن مەسەلەی ئەوەیە کە مادەی هۆشبەر لە مادەی هۆشبەر و تۆڕی بازرگانی کردن بە مادەی هۆشبەرەوە بەکاریانەیەن کەمە زۆر مەترسیدارە خۆتان حاڵتیواتان هاتۆتە بەردەست ئێمە لە زیندانە بینیمانە لە زیندانە بینیمانەکە و مناڵانە بەکارهێنرێن بۆ گواستنەوە و بازرگانی کردن بە مادەی هۆشبەر پیانەوە کە ئەمە بەڕاستی زۆر مەترسیدارە
زۆر باشە کامەران ئەوەی کە جێگەی سەرنجەوەیە کە بینین جگەلەوەی کە منداڵ هەیە کاری پێ ئەکرێ ئێستا لە ناو شارەکانە بە تایبەت ئەیان بینین منداڵ هەیە سواڵی پێ ئەکرێ هەیە هەر لە تەمەنێکی زۆر ساواییەوە دایکی دایانێت لە تەنیشتی خۆیان بۆەوەی کە هەست و سۆزی خەڵکی پێڕاکێشێ یاخود تۆزە گەورەیە بێ دوایە بەتەنی ئەیان نێرنە ناو بازار خەڵک ئیزعاجەکەن دەستی خەڵکەگرن ڕێگە بە خەڵکەگرن لە خەڵک ئەپاڕێنەوە ئەمە شەرەچێتە ناو ئەو بوارەوە هەموو ئەمانە بەکارهێنانی مناڵە بۆ مەرامێک بۆ ئایا بۆ ئەوەی کە بۆ بازرگانکردنە یاخود بەکارهێنانە بۆ مەرامێکی پڕکردنەوەی داهاتی خۆیان ئەو خێزانە هەنێوە خێزان هەیە کە بەڕاستی بە ناچاری مناڵەکە ئەباتە بەرکارکردن لەبەر باری ئابووریان باش نییە ئەمە هۆکارێکی ئابوووریەکە وا لەم خێزاناکە کە مناڵەکەی بێتە بەرکردن و هەنێکی کە هەیە کە تا ڕادەیە توانی بڵێ کە وەکو با بڵین ئەوێ مناڵەکەی قولی کۆمەڵایەتی خۆمارکاڵە چای بکرێتەوە سبێنێ سەنعەتێ فێر بێت سبێنێ ئیشێک فێر بێتەوەمانە ئەمە بەشێکی ترێتی بەشێکی تریەوەیە کە با بڵین مناڵەکە لەوانەیە با بڵین خۆی وەکۆی کە سەرکێشیەک و خۆی کە خۆی پێی خۆشە بچێتە نێو بازار ڕۆمانە بەڵام کولەن ئەمە ئەکەوێتە سەر ئەوەی کە یاسا و ڕێسایەک لە نێو حکوومەتە ئەبێ ئەمانە دیاری کات یاسایە کە پاراستنی مافەکانی مناڵان لە پێشا بێت و ئەو لەوێت بێت بۆ مناڵان یاسایەمان هەیە کە مافەکانی منداڵ پارێزێت یاخود سنوورێک دابنێ بۆ کارکردنی منداڵ یعنی شوێنێک بڵین یاساکەمان هەیە یاساکە هەیە بەڵام بەو شێوەیە کاری پێ ناکرێت ئێمە لەوانەیە بڵین دان یاسامان هەیە تاکو و گۆشەکانی زۆر باشن زۆر شتی چاکتیە بەڵام ئەوەیە کە متابعە و بە دوواداچوون نییە لەلایەن دەسەڵاتەوە ئێستا بەپێی دەسەڵات جاری وایە با بڵێن حکوومەت لایەنی پەیوەندیدار وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی مناڵانە بە جۆرێک ئاینگرن بەڵێن نامیان پێپڕەکەنەوە بۆ ئەوی کە کار نەکەن بەڵام سیرەکەی هەمووی 10 ڕۆژ نابات 15 ڕۆژ نابات دێن مناڵەکە دیسانەوە کەوێتەوە نێو بازار ئەمە چی وای لێکات مەسەلە ئەوەیە کە حکوومەت بەرپرسیارەتی خۆی بەرامبەر ئەم مناڵە نیشان نەداوە ئیسیمارەیەک ڕەنگە پێداویستەکانی ئەو منداڵە پڕ بەڵێ تۆگەر بتوانی تەواوی پێداویستیەکانی ئەم مناڵە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی داهاتی ناوخۆی ئەو خێزانەوە ئەمانی بۆ پڕکرێتەوە لە هەمان کات شاتوانی ئەو مەرجە پسە پێنی بەسەر خێزانەکە کە نەبێ مناڵەکەی کار بکات کەواتەوە کەمێک حەقەنن بە خێزانەکان کە مەسەلەی حەقەکە چییە هەنێ هزار ضرورێتە کە ئەم خێزانە بە ناچاری وایە لێکە کە مناڵەکەگینە کەس پێی خۆش نییە مناڵەکەی لە کارکردناوێ و 8 ساعت کار ئەگەر خێزانێک هەبێ پێویستی بەوە بێکە منداڵەکەی بخاتە بەرکار لەبەر خاتری بژەوی ژیانی خۆیان بێڕنماییتان چیە خوددا مژگاریتان چێ بۆ جۆرە خێزانانە کە مناڵەکانیان بخەنە بەر چ جۆرە کارێک یاخود کەسێک کە خاوەن کارە منداڵێکی بەو شێوازە دێتە بەردەسی کارەکان لای چۆن مامەڵی لەگەڵام هەڵبەتە هیچ کاتێک لەگەڵەوانی مناڵ لە خوار 16 ساڵیەوە کار بکات و 16 ساڵیش بە جۆرێک کار بکات کە لەژێر چاودێری ڕێکخراوی ئەمەلا بێت کە بتوانێت هەنێک کار بکات کە بۆ دەست و پەنجەی بکرێتەوە لەگەڵ ئەوانەیە بۆ هەنێک خێزان هەیە کە وەکو باست کراڵی هەنێت بە ناچاری و با بڵین وەکو پێویستیە کە سەیری بکات کە مناڵەکەی بخاتە من لەگەڵ ئەوانی بەڵام هەر بیکات لەگەڵ کەسێکی نزیکی ئەو خۆیان بێت یا با بڵین کە کەسی دەرەجەیەک یان کەسی دەرەجە دوی خێزانەکە کار بکات لەگەڵ کەسێکا کە سبەینە بەداخەوە زۆر ڕووداوی دڵتەجێنمان بینیەوە لە مەسەلەی تحرشی سەکسی لە مەسەلەی ئیهان و سوکایەتی لە مەسەلەی توندوتیژی مەسەلەی تێکشکاندنی دەرونی مناڵەکە ئەمانە هەمووی ڕوبەڕوێ بێتەوە بەداخەوە کابینی جۆرێکە مامەڵە ئەکرێکە وەکو عەبدێک بەکار ئەهێنرێت وەکو عەبدێکی بچووک بەکارهێنرێت لەگەڵ هەموو فەرمانێک بۆ ئیشێکە پێی ئەکا جنێ و سوکایەتێکی پێەکرێت باشە کامەران کاتێک ڕۆژی جیهانی منداڵانیەت یاخود ڕۆژی بەرگریکردنی لە کارکردنی منداڵانیەت بەڕاستی کۆمەڵێک چالاکی ئەنجامە درێت یاخود لەو ڕۆژانەیە کۆمەڵێک هاوکاری منداڵانەکرێ ڕەنگە هاوکارێکی مادی کەم بێ بەڵام ئەمە تەنها بۆ ئەو ڕۆژێ و سودێک منداڵان ناگەێنێ کەواتە لە کوردستان چی کراوە بۆ بەرگریکردن لەم دیاردەیە بۆ ئێوە وەکو سەنتەرەکەتان چیتان کردووە؟ بەڵێ
هەڵبەتە ئێمە با لەوەی خۆمان و دەست پێ بکەین کاری ئێمە پەیوەست نییە بە ڕۆژێکەوە کە بڵین ئێمە لەم ڕۆژە ڕاستە لەوانەیە چالاکیمان زیاتر بێت بەڵام کاری ئێمە هەمە ڕۆژەیە کاری ئێمە دەست و پەنجە نەرمکردنە لەگەڵ کەیسەکانە لەگەڵ ئەو کەیسانی کە ڕوبەڕووی کارکردنە بنەوە لەگەڵ ئەو کەیسانی کە ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە لە ڕێگەی مەحامەکانمانەوە ئێمە ڕۆژانە کارەکەین بەڵام ئەم کارکردانە ڕوبەدەر نییە لە نێو سوشیال میدیا و ڕاگەاندەکانە نییە هۆکاریەوە چیە هیچ کەسێک پاڵپشتی ئەوە ناکات یاخود ئێمە بە شانازیەوە باسیەکەین کە ڕێکخراوەکەمان 100% خۆبەخشیە هەمومان کاری خۆبەخشیەکەین هەر ئێستا ئێوە توانن ببنە ئەندامی ئەم ڕێکخراوەی ئێمە فۆرمێکە کە پڕێکەنەوە خۆتان کە چۆنتان پێخۆشە مەسەلەن لە چ وارێکی ئەم ڕێکخراوەتەگەرێکی بێ هاوکاری ئێوکە چۆن دەتوانێت بێتە ناو ڕێکخراوەکەتانەوە بێ کارێکی خۆبەخشی هاوکاری منداڵات ئێمە سەرەتا اختیارەکە خینە دەستی ئەو کەسە خۆیەوە کە یەکەم مەرجمان ئەوەیە کا بێت بڕوای تەواوی بە مافەکانی مناڵان هەبێت نەک خۆی کەسێکی تونند و تیژ بێت ئەمە یەکەم مەرجمانە مەرجی ترمان نییە هەر باوەڕێکی هەر شتێکی کەی خۆی هەیە تەنها فقط ئەوەیە کە ئێمە ئەوە بۆ خۆی لە دەروی ڕێکخراوەکە بەڵام کە وەختێکێتە نێو ڕێکخراوەکە پێویستەکە کە بڕوای تەواوی بە مافەکانی مناڵانە بێت و لە دەریشەوە نابێت کەسێکی تونند و تیژ بێت و بە تایبەتی لەگەڵ مناڵانە چۆن پێی خۆشە هاوکار بێت ئێمە دایان پارێزەرمان هەیە کە خۆبەخشانە کارمان بۆکە ئایا پرسیارەکەمان ئەوەیە تۆ بۆت ئەتوانیت لە مانگێکە چەند سەعات بۆ نمونە 2 ساعت ئەتوانی کارمان بۆ بکەی لە مانگێکە بە خۆبەخشی کەسەکە ئەتوانێت لە مانگێکە 2 ساعت کارمان بۆ بکە بە خۆبەخشی کەسێکە مامۆسایە پەروەردکارە ئەتوانێت مەسەلەن لە مانگێکە ڕۆژێک خۆی تەرخانکە بۆ ئەو کارە خۆبەخشیە هەموو ئەمانەی کە تۆی بینیت بەو شێوەی ڕێکخراوە ئێمە بە خۆشحاڵی و باسیەوەکەین کە کارەکان بەو شێوەیە چێتە پێشەوە کەسمان هەیە کە لەگەڵ بەرپرسی کەیسەکانە لەگەڵ ئەو مناڵانەیە کە لە نێو خێزانەکانە بۆ نمونە بە زۆر مناڵەکە کاری پێکرێت تۆ چی لێکەی لە مناڵە ئێمە هەڵبەتە متابعەیەکەین بەردەوام سەردانی ماڵەکەکەین بەردەوام ڕێنماییانین ئەگەر بزانین هەتا ئەگاتە ئەوەی کە ئێمە بگاتەوەی کە پارێزەریشی بۆ بگرین بێ بەرامبەر پارێزەرەکانی بۆ بگرین هەڵبەتە پارێزەرەکانیش خۆبەخشانە کارمان بۆ ئەکەن ئەمانە هەمووی لە ناوەڕۆک و منتەڵەقێکی زۆر ئینسانی زۆر بەرزەوە کەسێک کە هەست بە بەرپرسیارەتیەکە لە نێو کۆمەلگای لە کاتێکاکە حکوومەت بۆ خۆی بە ئیمکانێتێکی زەبەلاحەوە ناتوانێم کارانە بکات زۆر باش دەستان خۆش بکە کامەران بەڵام بۆ ئەم ساڵ پرۆژەتان چیە بە ڕێگریکردن لە کارکردنی مناڵ و کەمکردنەوەی ئەو دیارتێ هەڵبەتە ئێمە پرۆژەکانمان هەمە جۆرە لە سێ سێکتەری گەورەیە ئێمە کارەکەین سێکتەری یەکەممان ڕوبەڕووبوونەوەی توندوتیژیە دژی هەر مناڵەکە بکرێت لە نێو خێزانە لە نێو قوتابخانەیە لە نێو کۆمەلگایە بە هەر شێوازەکە توندوتیژی بەرامبەر بکرێت حەت بە دەرەجەیەک ئێمە بۆ ئێمە گرنگ نییە ئەم مناڵە کوردە عەرەبە هەر شتێکە ئێمە دیفاع لە مناڵەکەین بەرگری لە مناڵەکەین بە هەر شێوازێک بێت تایبەتی نیشتەجێی کوردستان بێت ئەمە سێکتەری یەکەممانە و زەرورەتی دروستبوونی سنتەرەکەشمان بۆ ئەوەیە خاڵی دووهەممان ئەوەیە کە هۆشیارکردنەوەی گەورەکانە خاڵی دووەممان لە سێکتەری دووەممان ئەوەیە کە بە هەر شێوازێک بۆمان بکرێت لە ڕێگەی وەڕکشۆپەوە لە ڕێی سیمیناراتەوە لە ڕێی کۆڕ و هەر بابەتێکەوە کە بۆمان بکرێت لە ڕێی سوشیال میدیاوە کە بڵاوکراوەکانمانەوە بە هەر شێوازێک کە بۆمان بکرێت گەورەکان هۆشیارەکەینەوە بەرامبەر بە مافەکانی مناڵان کە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە تا ڕادەیەک هۆشیاری کۆمەلگا هۆشیاری تایکەکان گەورەکان هۆکارێکە بی بۆ ئەوی کە بەختەوەری مناڵەکان بەدەست بێت. کاکامران کە منداڵەکە بینی بەڕاستی دڵژانەکانی هەندێک ڕووداوە بینی کاتێمە چۆن بتوانین هەرێکێکمان لایەن خۆمانە بەرگری کارێک بین یاخود هاوکاری ئەو منداڵانە بین کە ئیشیان پێکرا دووچاری توندوتیژێ بنەوە بەداخە ئەو ڕووداوانی کە لە کوردستان ڕوودەدەن ڕۆژانە توندوتیژیە دەستدرێژیە کوشتنە بڕینە ئەمانەش بەشێکی منداڵانی تایە کاتە چی بکەین هەڵبەتە و پرسیارێکی زۆر بەجێ طبعا ئەمە کەوتۆتە سەر فەرهەنگی ئەو کۆمەڵگایە تا چ ڕادەیەک مەسەلەی مناڵانی بۆ گرنگە مناڵان لە زۆربەی ئەو کۆمەلگا پێشکەوتوانەکە مناڵان ئەولەوێتە مناڵان یەکەمە لە هەموو بارەکانە لە بواری یاسایە لە بواری لە هەموو بارەکانە لە دانیشتنە بەداخەوە بینین فەلسەفە و فەرهەنگی کۆمەڵایەتی ئێمە لەو ئاستەیان نییە بۆ نمونە لە بازاڕێکا وەختێک کاڕۆیت کەسێک زلێک لە مناڵەکەی خۆیان
لەوانەیە خەڵکی کە بەلای و ئاسایی و زۆر تێپەڕێت و هیچ کاردانەوەیکی نییە بەڵام بەداخەوە ئەمە لە کۆمەلگایەکە کە مەسەلەن مناڵان مافەکانی مناڵانی بۆ حساسە باشە ئەگەر بێت و کەسێک بە ئاوا بە ئاشکرا لە شوێنێکی گشتیە توندوتیژی بەرامبەر مناڵەکەی بکە حتا مناڵی خۆشی بێت کەسانی یە نەجواب قسە ئەکەن ئەمە فەرهەنگی کۆمەلگایەکە ڕێگە بۆ شتە ئێمە بە ئاشکرا ئەم توندوتیژیانش بەڵێ بەڵێ ئێمە بە ئاشکرا مەسەلەی توندوتیژیەکانە هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەوەیە کە تاکو ئێستا ئێمە باسم کرد کە هۆشیاریکی ئۆتۆمان نییە کە بەرامبەر بە مناڵان بەداخەوە بینین هەتا ئێستا ژوە ئەزانی مناڵان ئەبێ لێ بدرێ و عقوبە بدرێت سزا بدرێت ئەنجا ئەم مناڵەیەتە سەرباری ڕاست و مناڵەکە باش ئەبێ لە کاتێکە کە تۆ سەدان هۆکاری تر هەیە بۆ ئەوی کە ئەم مناڵەوە بارهێنرێت کە مناڵەکە بیر بکاتەوە و بیرێکی ئازادی هەبێت بتوانێت کە ڕاست و خراپەکان هەڵبژێرێت بتوانێت بە ڕێگا ڕاستەکەیان بڕات کە ئەمانە هەمووی هۆکاری خۆی هەیە و کە مەسلەی پەروەردە مەسلەیەکی زۆر بنەڕەتیە کاتوانێت فەلسفەی پەروەردە لەسەر ئەو بنەمایە دامەزرێت مناڵان وا بەرهێنرێت کە پشت بە خۆی بەستێت بتوانێت سبەینێ با بڵێن تاکێکی زۆر پەروەردکار بە عەقڵێکی فراوان بە کەسێکی هۆشیار و بێتە نێو کۆمەڵگا نەوەکو ئەوەی کە مناڵێک بەرهەم بێت دەستپی نەتوانێت ڕاست و چەپی خۆی یەکلا کاتەوە و هەمیشە وەکو هینێک نەپشت بە خۆی بەستێت هەتاکو ئێستا ئێمە من کەسمان هەیە سەر و 20 ساڵە تا ئێستا دایک و باوکی ڕێنماییەکە تا ئێستا دایک و باوکی وەکو مناڵێکی بچووک تەمەشایەکەن و مامەڵەیەکەن بەداخەوە ئەمە پەروەردەکەیەکە لە نێو کۆمەڵگای ئێمە هەیە و زۆر زۆر با بڵێن بەڕاستی خەتەرە. زۆر باشە مامۆستا کامەران ئەو منداڵانەی کە لە دەرەوە ئیشەکەن لە دەرەوەی ماڵەکانی خۆیان لە تەمەنێکی زۆر کەمدا تا چەند کاریگەری لەسەر گەورەبوونیانە بێت مناڵان ئەوێ وەکو باسم کرد ئەبێ بە ئیرادەیەکەوە پەروەردە بکرێت ڕاستە پێویستەکە پشت بە خۆی بەستێ بەڵام مەرج نییە کە تۆ بیخیتە نێو کارکردن و بیخیتە بواری کارکردنەوە ئەم مناڵە بێسەرپەرشت خۆی گەورەکات خۆی ئەمە ئەگەر بێت و باسی لە جیلەکانی خۆمان بکەین پێش خۆمان ومانە ئەڵێ هەمیشە کارکردن کەسەکانی دروست کردووە ئەمە بە جۆرێک لەوانەیە قەدەری ئەو کەسەوا بوو بێ یان با بڵێن بە سوڵفە ئەم کەسەوا بوو بێت کە تووشی کەسی خراپ نەبووە بۆ ئەو زەمانە گونجاو بوو بۆ ئەو سەردەمە گونجاو بووە بەڵام بۆ ئەم سەردەمە زۆر خەتەرە بەڕاستی مناڵێک تۆ لە 8 ساڵەوە یا خواردتر بیخێتە نێو بازاڕەوە ڕۆژانە تووشی دەیان کەسی خراپ باش هەم کەسێکە بێتەوە تووشی مامەڵەی باشە بێتەوە تووشی مامەڵەی خراپە بێتەوە دوجار ئەم مناڵە مامەڵە لەگەڵ پارە و لەگەڵ شتی ترە ئاکاتەوە کە وەکو کەسێکی گەورە مامەڵاکات کە تۆ ئەبێ ئەوەش بزانین کە ژیانی مناڵی خۆی لەدەسەدا هەر لە مناڵی وەکو کەسێکی گەورە بیرەکاتەوە وەکو کەسێکی گەورە مامەڵاکات کە ژیانی کە وەختێک گەورە بێت حەزەکە بچوو بێتەوە بۆ ئەوەی کە ژیانی مناڵی کە زۆر بە سروشتی بەرێتە سەر. کا کامەران لە کۆتایی ئەگەر شتێک ما بێت گرنگ بێ لێرەوە باسی بکە یا خۆت پەیامێک بێ وەڵام من دوو پەیامم هەیە پەیام یەکەمان بۆ حکوومەت بۆ لایانی پەیوەندیدار ئەوەیە کە لە ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی کارکردن بۆ مناڵان ئەو یاسانی کە پێویستە ئەکتیف کرێت و بەدادچوون بکرێت هەماگی بکرێت لەگەڵ تەواوی دام و دەستگاکانی حکوومەت کاری پێ بکرێت و لایانی پەیوەندیدار هەستێ بە ئەرکی خۆی لە هەمان کاتشە ڕێکخراوەکانی تایبەت بە مناڵان زیاتر دەستکراوەتر بن زیاتر لە نێو دادگا لە نێو نەخۆشخانەکان لە نێو تەواوی شوێنە گشتیەکان دەستکراوەتر بوون بۆ ئەوی کە کارەکانیان باشتر بکەن ئەمە پەیاممە بۆ حکوومەت کە زیاتر گرنگی با بە مناڵان و بتوانرێت مناڵانی ئێمە چیتر نەچۆسێن هۆشیار بن کەسێکی باش دەچن و پەیامی دووەمیشم بۆ دایکان و باوکانە کە بە دەرەجەیەک
ئەبێ مناڵان وا باربیهێنێ کارکردن ڕاستە لەوانەیە لە گۆشەیەکی ژیانەیە ببێتە هۆی کە بەختەوەری بۆ ئەو خێزانە ببێتە هۆی دەستکەوتێکی مادی بۆ خێزانەکە بەڵام لە هەمان کاتشە هیچ شتێک بەقەدەر مناڵەکە گرنگ نییە هیچ شتێک بەقەدەر پەروەردەکردنی مناڵەکە گرنگ نییە چونکە ئێمە دوجار ئەبێ مناڵ پەروەردە بکەین نەک مناڵ بەخێو بکەین وا بکەین کە مناڵان سبەینێکە گەورە بوون مناڵێکی تەندروستمان هەبێت مناڵێکە لە نێو کۆمەڵگایە شانازی پێوە بکەین و مناڵێک ئاسایی ژیانی خۆی بەرێتە سەر ئەو دوو پەیامە سپاس دەکەین کە کامەران لەتیف بەڕێوەبەری لە سەنتەری بەرگری لە مافەکانی منداڵانی کوردستان لەگەڵمانە بێن سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەر بیستەری تەلەڤیزیۆنی پەیام